بینەرانی بەڕێزی کەناڵی بیکێفۆر هاتوومەتە لای ژیان مۆبێر پەیامنەرەکەی NRT با بزانم ئەمڕۆ بۆچی هاتووە و بۆچی لێرەیە. سڵاو لێبێ شەیمۆس. ئەحواڵە چۆنە؟ سپاس دەکەم بژێ. بەداخەوە ئەمڕۆ هاتووین بۆ سەپۆرتی گەنجەکانمان کوڕەکانمان ئەوانەی کە ئەگەری ناردنیان هەیە بۆ ڕواندا. بەڕاستی خەمێکی گەورەیە بۆ من لەبەرەوەی پێم ئەڵێن دایکی پەنابەران پێشەموو شتێک کە کوڕەکانم لێ ئەبن ئەم بم بۆ ڕواندا. زۆر خەفەتبارم و لێرەم بۆی کە پشتگیریان بکەم. هاوکات هاتوون بۆی ڕۆماڵێ بکەین بۆ NRT بۆ ئەوەی کە خەڵکی کوردستانیش بڵێن بەریتانیا سەیڤ نییە وەک جاران. لەبەرەوە تکای ئاگاتان لە خۆتان بێ جارێ ڕوومەکەنە ئێرە لەبەرەوەی کە ئێرە هەمووی ئەڵێن ترش و خوێ هەمووی تێکەڵاو بووە. هیوادارم ئەم بڕیارە سەر نەگرێ. هیوادارم گەنجەکانمان بە پارێزراوی بمێنەوە لە وڵاتی بەریتانیا. تۆ ئومێدت هەیە کە ئەم گڕبوونەوەی ئەمڕۆ پەیامێک هەیە بۆ حکوومەت بەریتانیا؟ ئەکید گربوونەوەکەی ئەمڕۆمان پەیامێک بوو بۆ حکوومەتی بەریتانیا. بەڵام بۆ ئەو حکوومەتی بەریتانیا هەر بڕیارێک پەسەند بکە یاخود پیادە چوونەوەی پێ بکەن ئەبێ بەلانی کەمەوە 100,000 ئیمزا کۆ بکرێتەوە. بەس ئەمڕۆ ئەوەی بینیمان ئەوە نەبوو. ئەلم ئێنەوە بە 100,000 پەنابەرمان هەیە ژیانیان لە مەترسیدا. بەداخەوە ئەوە لێرە بوونە بۆی کە ئیمزاکانمان کۆ بکردێت و ئەو کاتە کاریگەریەکی ڕاستیمانە بوو. بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی بیکەیفۆر، من و شەمۆس لەگەڵتان بووین لە بەردەم ئۆفیسی سەرۆکوەزیرانی بەریتانیاوە لە کردبوونەوەیەکی مرۆڤانە دژ بە حکوومەتی بەریتانیا بۆ بڕیاری کە داوێتی بۆ ناردنی پەنابەران بۆ ڕواندا. تا بەرنامەیەکی تر هەر شاد و سەرکەوتوو بن و خواتان لەگەڵ.